دڵپاک بزەی مژدەی سەر لێوانی ئارامە بۆ گیانی ڕووناک ئێوارەیە دنیای جوانی وەکو ساوایەکی دڵپاک بزەی مژدەی سەر لێوانی ئارامە بۆ گیانی ڕووناک منیش تەنیام لاقەت پاڵێ سەرنجم ونیە سۆیە دڵی پڕم وەک مناڵێ خەیاڵی وا لە شوێن تۆیە دەروون بە ناوخینەکەمی پەستە وەک سەیوانی ماتەم سروش باوەشی ئارامی گرتوتە بۆ ئەم کەتەم ئێوارەیە دنیای جوانی وەکو ساوایەکی دڵپاک بزەی مژدەی سەر لێوانی ئارامە بۆ گیانی ڕووناک ئێوارەیە دنیای جوانی وەکو